یعنی ئێستا نزیکەی چەند ملیۆنێک لەو غازە زەرەر ئەەکەین ئێمە تەنیا لەبەر خاتری ئەوەی خەڵک ئیشی خەڵک ڕایی بێ. سڵاو لێبێت تۆوەکو خاوەنی ئەم بەنزیخانەیە باس لەوە کرد کە داشکاندن کردووە بۆ خەڵکی بە نرخێکی گرانتر کردن تۆ و ئاسانکاری بۆ خەڵک کردووە بە هەرزانترەی فرۆشی. غاز نزیکەی دە 15 ڕۆژێک زیاترە پێم وابێ لە بازاڕە خۆتان ئاگدارن چۆنە کەمە خەڵک سەرەی بۆ گرێ نرخەکانیش ڕۆژ بە دوای ڕۆژ بەرزەبێتەوە. نزیکەی هەفتەیەک ئەبێ خەڵکێکی زۆر ڕوومان تێکە داوای غازەکە و غاز نییە تراڵی کۆمەڵێ بانزیخانە گەڕاوە مەسەلەن ڕۆشتومەدە دەرەوەی شار بۆی غازم دەستکەوێ غازیان دەست نەکەوتووە. ئەمڕۆ غازم هێناوە سعری گران هێناوە بە هەرزانترەی فرۆشمەوە. یعنی ئێستا نزیکەی چەند ملیۆنێک لەو غازە زەرەر ئەەکەین ئێمە تەنیا لەبەر خاتری ئەوەی خەڵک ئیشی خەڵک ڕایی بێ. باشە ئێوە چۆن غاسان دەسەکەوێت بۆچی خەڵک غازی دەست ناکەوێت چۆن ئەم غازە گاتە بەنزیخانەکان؟ ئەم غازە بە توجاری تەوزیعکرێ ئێستا بە توجاریە لە بازاڕە مەوجودە بیکڕن بەڵام گرانەکەوێ بانزیخانەکانیش بۆچی نایهێنن لەبەرەوەی بە زەرەر ئەفرۆشە بێ بە زەرر بیفرۆشیتەوە. ئێستا من هێناومە بە زەرەر ئەیفرۆشمەوە لەبەر خاتری ئەو خەڵکی تایە نەخۆشە خەڵکی تایە عارەبانەی هەیە خەڵکی تایە ئەنوع کاسبکاری تایە ماڵانە غازی نییە هێناومە و کەمتر ئەیفرۆشمەوە لەو سعرەی کە گڕکڕیمە گرانتر کەوتو ئێستا بە هەرزان ئەیفرۆشم من. ئەمڕۆ غاز نەمابوو تەنانەت لە بەنزیخانەکانی جەز نەکەوت لە کێوە غازتان بەدەستگەشتوویەوە؟ من تقریبا دوای مەغریب بوو غازەکە هات و دەستمان کرد بە تەوزیعکردن یەکسەر. خەڵک هەیە تەکلیفتان لێ بکە یعنی بێ واستە بکات یاخود ئێوە چۆن هاوکاری خەڵکەکەن بۆی غازی دەست بکەوێت؟ خەڵک هاتووە بە ناوی کۆمەڵی لایەنەوە مەسەڵەن توی من لە فڵانە شوێندەوە مەکەم هاتووم زەرورە فڵانکەس نردومی غازەکە پڕکەم و بڕۆمەوە تومە کاکە فەرمووەکو ئەو خەڵکە غازەکە دانێ بەسەر سەر و بەسەر چاو کە دوای سەرەکان تەواو بوو لە کۆتایی سەرەکەیە داینێ ئەو هەموو خەڵکەوە ساوە ئافرەتی تایە پیاوی بەتەمەنی تایە نەخۆشی تایە داینێ و سەرت هات بەسەر چاو. خۆش بە زۆر سپاس. ئەم غازەش ئێستا ئێمە ئەتوانین بارێک ئاوا بێنین بە زەرەر بیفرۆشین بۆ نمونار ئەتوانین دووبار بێنین ئەو پەڕی ئەویش ئەم منتیقەیە بە تایبەت بۆی بێغاز نەبن ئیتر دوایەوە لای ئێمەش نامێنێ ئەگەر ئەم وەزعام بار و دۆخە چاک نەبێ.